بینەرانی خۆشەویست، خۆشحاڵم کە جارێکی تر بە یارمەتی هاوکارانم هاتووینەتەوە خزمەتتان تا بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە پێشکەش ئێوە عەزیزان کەین. بۆ ئەم هەفتەمانە کە بەرنامەی تەندروستیەکە بابەتێکە لە ژێر سەردەی ئایا کاتێک کە بۆ یەک نەفەر کە عفونەتی هەیە ئامۆکسیسیلینیان نووسیوە یانە دوکتۆر تەجویزی کردووە بۆی، ئایا ئەگەر خواردنەوەی ئەلکۆهۆل لەسەر ئەو تەئسیراتی هەیە لەسەر ئەو ئامۆکسیسیلینە خراپ یا خراپتری کات، یا ئەوەی کە بێتەئسیرە خونساز هیچ تەئسیرێکی نییە. ئەوە بابەتێکە کە بۆ ئەم هەفتە ئامادەمان کردووە. بۆ ئەهمیەتی بەرنامەکەیش کە هەیە لە ئەسڵە ئەوە ئەم بەرنامەکە لە 8 مانگی 2 کە ئێوە خۆشەویستان پێشکەشتانە کردێت، مەقالەیەکە کە لە 3 ئەم مانگە یانێ تقریبان 5 ڕۆژ لەوە پێش هاتە دەرەوە لە یەکێک لە مەجەللەگەری معتەبەری علمی لە سەراسەری دنیا کە ئینترنەتیشە هاتە دەرەوە. بۆچی ئامۆکسیسیلینیان هەڵبژاردووە؟ ئامۆکسیسیلین تقریبان تەمەنێکی 50 ساڵەی هەیە، دژە عفونەتە لە بنەماڵەی پنیسیلینەکانیشە و وەسیعوتەیفە، یانێ وەسیعوتەیف بەهۆی ئەو باکتریگەرێک کە هەن دەسەبەنیە کردن کە گرەم مثبەت و گرەم مەنفیان پێڵێن. ئامۆکسیسیلین تەئسیری هەیە لەسەر هەردوو دەسەکە، یانێ هەم ئەو باکتریگەرە کە گرەم مثبەتن هەم ئەوانەیە کە گرەم مەنفین تەئسیراتی هەیە، بۆیە وەسیعوتەیفی پێڵێن. بۆچی ئەو گرەم مثبەت و گرەم مەنفیشە دواتر هاوکارانم ویددیۆیەکیان کە بۆتان تەهیە کردووە، ئێوە دوودانە قاڵە ببینن کە لەو دوو قاڵبە ئەتوانم بڵێم وەکو ئەو کرێمگەرە وا بوو دەست و دەموچاو استفادەکەن، تقریبان شکڵێکی وای هەیە کە ئەوە مەحەلی کشت یا زەرعی پێ ئەڵێن. کاتێک کە نمونەیەک ئەگیرگێت بۆ نمونە لە قوڕگی ئینسانێکە کە مەسەڵەن زانن چه عفونەتێکی هەیە، نمونە بەرداریکەکەن لە قوڕگی ئەو کەسە لەسەر ئەو قوتووە کە وتم وەکو قوتو نیوا، وەکو قوتووی پۆمادی دەست و ئەو مەڵهەنگەرە کە لە بازاڕە هەیە بۆ نەرمکردن لەسەر هەر محیتێکی ئاواسە، ئەو بڵێن ئەو نمونە کە هەڵیان کردو بۆ نمونە لە قوڕگی مرۆڤێک نمونە هەڵەگرن لەسەر ئەو محیتە کشتیان، یانێ تقریبان بە حاڵەتێکی زیگزاگی ئەو سواپە کە نمونونەکە لەسرە تێرنیە سەر ئەو محیت کشتە. دواتر بەپێی ئەو بەرنامەکە لە ئازمایشگاکانە هەیەە معموڵەن 48 تا 72 سعات لە شوێنێکە کە دەمایکی تایبەتی هەیە دایەنن. بەهۆی ئەو ڕنگۆڕینەوە بۆ نمونە ئەگەر شین بێت ئەوە ئەڵێن کە گرەم مثبەتە، ئەگەر بەرەو پەمەیی بڕوات سوورەتی بڕوات ئەوە ئەڵێن کە گرەم مەنفیە. کاتێکیش کە ئەوە دیاریکریا جاوا نازانن کە ئەو میکرۆبە کە ها لە لەشی ئەو کەسە کام یەک لەو ئەنتیبیۆتیکەرە ئەتوانێت تەئسیری بێت لەسەری ئەو میکرۆبە یا ئەو باکتریا. بۆیە ئامۆکسیسیلین کە وتم یەکێکە لەو دەرمانە ئەنتیبیۆتیکەرەسە کە وەسیعوتەیفە، یانێ تەئسیرێکی زۆری هەیە کە لەسەر باکتریەکان، بەڵام ئەبێ ئەوە لەبەرچاومانە بێت بەهۆی ئەوەی کە ئەم ئیتریسە وەرزی زستانە و هەڵامەت و ئانفڵانزاش زۆرە. ئامۆکسیسیلین هیچ تەئسیرێکی لەسەر ڤایرۆسە نییە، یانە لەسەر ڤیرۆسە هیچ تەئسیرێکی نییە. پس بۆ سەرماخۆردگی و ئانفڵانزا ئامۆکسیسیلین هیچ دەور و نەخشێک نابینێت. ئەو مەقالێشە کە وتم دیارە ئستنادیان کردووە بە چەندین مەقالەکە لە چەند ساڵی پێشووە هەر لەسەر ئەو تاقیقاتەکە کراوە. بۆ نمونە ئەڵبەتە جیا لەو بەحسەی کە ئەوان کردویانە من چەند ئەنتیبیۆتیکی تریشم بۆ ئێوە هەڵبژاردووە لەسەر ئەوانیشە هەر قساکەین کە ئایا ئەلکول تەئسیری هەیە یانە. بەڵام ئەوەی کە مهمە مەسەڵەن ئەنتیبیۆتیکە، ئەنتیبیۆتیک
وەکو ئەوەی نییە کەسێک سەری بێشێ قورسێکی سەرێشە بخوات لە ملی بێتەوە ئەوە یەکایتر کاتێک کە تەجویزە کردێت معموڵەن چەند ڕۆژی بۆ دیاریە کردێت معموڵەن پێش غەزا یا دوای غەزا هەر 8 ساعات یا هەر 12 ساعات ئەڵێن کە ئەبێ یەکدانە لەو ئاموکسیسیلینا مەصرف کردێت یا ئەنتیبیۆتیکی تریشی خۆ ئەنتیبیۆتیک هەیە 12 ساعات جارێکە ئەنتیبیۆتیک هەیە 3 جار لە شەوانە ڕۆژیانە هەر 8 ساعات جارێکە ئاموکسیسیلین یەکێک لەو دەسە دەرمانگەرەسە کە زۆر بەکارە برگێت بۆ نمونە کەسێکە تووشی دانێشا بێت دوای دانێشەکەی ئەگەر عفونەتێک لە لەسەکانیە بێت لە پوکیە ئەو عفونەتە خۆی نیشان بە ئاموکسیسیلین یەکێک لەو ئانتیبیۆتیکە انتخابی گەرەسە کە دەور و نەخشی خۆی ئەبینێت لە کۆی ئەو چەند بەحسەکە وتم کە چەند ساڵ ئەو مەقالاتە ئەو تاقیقاتە کە کراوە تەنزیمیان کردووە ئەو مەقالەکە ئەوانیان داوەتە دەرەوە وا دەسی پێکەن کە خواردنەوەی ئەلکۆل لەو کاتێک کە ئانتیبیۆتیک تەجویز کراوە ئەتوانێت عوارضی جانبی دروستکە عوارض جانبی ئەوە نەبێت کە ئەلکولەکە ئەوێتە عامڵی منزوریان ئەوەسە کە ئاموکسیسیلین ئەگەرچە مستەقیمەن لەگەڵ ئەلکولە واکنشێک نیشان نادات بەڵام ئاموکسیسیلین بە تەنیا خۆی ئەتوانێت عوارزێکی جانبی بێت بۆ نمونە هێڵنج لێدان ڕەشانەوە زگچوون ئەوانە ئەو حاڵەت گەرەسە کە جوز و عوارزی جانبی ئاموکسیسیلینە ئەڵێن کە کەسێک ئەگەر ئەو کاتێک کە ئاموکسیسیلینەکە مەصرفەکات ئەگەر تووشێکێک لەم عوارزە بێت ئەگەر ئەلکولیش مەصرفکە و عوارزە شەدیدترە بێتەوە یعنی هێڵنجدان و زگچوون یا ئیسهاڵەکەی زۆرترە بێتەوە ئەتوانین لە یەک جملە خولاسەیکەینەوە کە ئەوە ئەتوانێت ئەلکولیان ئەتوانێت عوارز جانبی ئاموکسیسیلین تەشدید دەکاتەوە زۆرتری بکاتەوە ئەوە یەکێک لەو تأکید کراوە یەکێک لەو نکاتەسە کە لە مەقالە تأکیدی کردوێتەوە کە هیچ عارزەیەکی نییە بە یەکەوە بەڵام ئەگەر لە کەسانێکە عارزەی جانبی بێتە و عارزەی جانبیە شەدیدترەکاتەوە بعضی لە مطالعاتی تر کە ساڵەکانی 2019 تا 2021 ئەنجام درراوە ئەوە نیشانەدات کە ئەلکول ئەتوانێت سرعەت جەزب ئاموکسیسیلین بێرێتە خوارەوە یانێ بۆ نمونە ئەگەر 4 ڕۆژیان 5 ڕۆژیان دیاری کردووە کە ئەو پرۆسە تێکردێت ئەگەر کەسێک لەو 4-5 ڕۆژە ئەلکولخوا ئەو مدەتە یانە کەمە بێتەوە کاش ئەسەر ئەدات لەسەر ئاموکسیسیلین دیسانە ئەبێت ئەو پرۆسە بەردەوامی بێت ئەڵێت کە هەرچەند ئەو ئەلکولە لەگەڵ ئاموکسیسیلینە ئەتوانێت ئەسەر بەخشی داروەکە بێرێتە خوارەوە کەمی بکاتەوە ئەوە سەرچاوەیەکە بۆ ئەوەی کە چاکبوونەوەی ئێوە یانی پاکبوونی بەدەن لەو عفونەتە خاتە تاخیرەوە بە درەنگی خاتەوە ئەو تاقیقە هەر ئەوەشێت تاکید کردووە کە باشتر ئەوەیە کە 48 ساعت دوایەوە کە ئەو دەورەی ئاموکسیسیلینە ئیسە هەر چەند ڕۆژێکە بەنا بە تەجویزی ئەو دوکتۆرەکە ئاموکسیسیلینەکەی تەجویز کردگۆ لەسەر نسخە چوبن گرتوتانە کاتێک کە تواو بوو 48 ساعت دوای ئەوە ناتوە بێ ئەسەر یانە ئەو کاتێتر ئیجازە دراوە بەڵام ئەو ئەسەراتەی کە ئاموکسیسیلین و ئەلکول بڵێن کە پێکەوە هەیەە جیالەوەی کە ئەتوانێت ئەو عوارزە تەشدید دەکاتەوە معموڵەن لە هەموو کەسەوانیە بەڵام کەسانێکن کە کولەن بە ئانتیبیۆتیکەکان بە تایبەت بە ئاموکسیسیلینیش ئەتوانن حساسیەتی داروی یا بڵین عوارزێکی بێ بۆیان نە لە هەموو کەسێکە هەروەکە وتمان ئەو ئەلکولە ئەگەر لە کاتێکە کە و کەسە عفونەتیشی هەیە بۆ نمونە بڵێن ئیسا عفونەتی لەسەی هەیە ئازاریشی هەیە دیانی ئەیشی پێوە بە فەرز بڵێن بێ ئیسا ساکتەکە ئەلکولەکە ئەوە ئەگەر تووشی عوارز جانبی بێ ئەو ئاوارجانبیە ئەتوانێت 2 بەرابەر 3 بەرابەر کاتەوە کە وتمان ئەتوانێت ڕەشانەوە بێت هێڵنج لێدان بێت زگچوون بێت ناڕەحەتیگەری مەعدەش ئەوانە ئەتوانێت بێت چەند دلیل تریشیان هاوردووەتەوە کە ئەڵێن کە نەتیجەکەی ئەوەیە باشترە لەو کاتێک کە تحت دەرمان بە ئاموکسیسیلینن خواردنەوەی ئەلکول نەبێت
ئەڵێن کە لە حاڵێکە کە ئەلکول ئەسەربەخشی ئامۆکسیسیلین کاهش نادات یان نایتێرێتە خوارەوە، بەڵام ئەتوانێت جەزبی ئەو کەم وکاتەوە، یعنی جەزب ئامۆکسیسیلین کەم وکاتەوە. چۆن ئێمە لێرە من گیومەیەکیش باسکەم بۆ بینەرانی خۆشەویستمان، کاتێککە ئەو ئانتیبیوتیکە مثل پنیسیلین هەر کاملۆ خانوادەی ئانتیبیوتیکەکان کاتێککە وارد بەدە نەبن بە پرۆسەیەک تشکیلی وەک هەڵلقەیەک تشکیلێک ئەدەن کە ئەو میکرۆبە کە ئەتوانن دیوارەکەی بشکنن واردی بن و ئەو سلولە لە ناو بوون. بۆیە ئەڵێن کە لەو حاڵەتە ئەمە ئەتوانێت تەسیراتەکەی خاتە تاخیری کاتەوە. ئەمە بۆ معناسە کە هەم ماوەکی زۆرتر ئەبێت ئانتیبیوتیک مەصرف کردێت تا بۆ حدە کە مورد نیازە لە سەطحی خۆینە بگێتە ئەو ئەنازە. چونکە ئانتیبیوتیک کاتێک کە مەصرفە کردێت چەند ماوەیەکی گەرەکە کە لە ئەو واکنشگەرە بڕێت ناو خوێن لە خوێنە سەطحەکەی معەن ئەمێنێت، دوای ماوەیەک ئەو سەطحە تێتە خوارەوە. ئەوەیە بۆ نمونە ئەڵێن کە هەر 8 ساعات جارێ بەتایبەت تەکیدیش ئەکرێتەوە لەسەر ئانتیبیوتیک کە بۆ نمونە سعیکەن دقەتی ئەوە بکەن کە حتممەە سەر 8 ساعاتەکە بێت، ئەم لاو ئەولای نەزوو بێت نەدرەنگ بێت، ئەوە ئەو تەسیرەسە. بۆیە وتیانە کە ئەوە ئەتوانێت ئەگەر کاتێکە ئەو کەسە ئانتیبیوتیک مەصرفەکە ئەگەر ئەلکولیش مەصرفکات ئەو زمانە تەخیرەکات یعنی چاکبوونەوەکە ئەخاتە دواوە، ئەو عفونەتان ئەتوانێت زۆرتر دەوام بێرێت لە لەشە. بۆ نمونش ئەتانین بڵێن کە دواتر ئەبێت دیسانەوە پرۆسەیەکی تر دەورێکی تر ئانتیبیوتیک ئەم جارە بازم هەر لە سفرەوە دەست پێ کردێت، 4 ڕۆژ بێ 5 ڕۆژ بێ درێژە پێشە یا 1 هەفتە ئەو دکتۆرەکە خۆی بە درەنگکەوتن لە چاکبوونەوە و سلامەتیشە کە چونکە ئەلکول خۆی ئەتوانێت ئەو سیستم ئیمنی لەشە خۆی زەعیف کات، بۆیە مبارزە یا بربەرەکانی لەگەڵ ئەو عفونەتە دوو بەرابەرەوە ئەبێتەوە. یانێ کاتێکە بەدەن کاتێکە عفونەتێکی لە لەشە ئەلکولیش خۆی کە ئەو سیستم ئیمنیە تەسیری هەیە تێرت زەعیفیەکات، بۆیە فشارێکی زۆرتر تێت، ئەوەیە کە ئەتوانێت ئەو عفونەتە تا ماوەیەک زاڵ بێت، یا هەروەکو ئەو دلیلە یەکەمەکە وتمان دەورە یا پرۆسەی دەرمان بە ئانتیبیوتیکەکە زۆرۆکەنەوە. خەتەرێک تریش کە دەستنیشانیان کردووە کەم ئاویە، ئەلکول خۆی کەم ئاویە بەهۆی ئەوەی کە کاتێکە ئەلکول ئەڕواتە لەشەوە ئەو کەسە هەست بە میزکردنەکات، بەو میزکردن و ئیدرارە ئەوێتە هۆی ئەوەی کە مایعاتێکی زۆر لەشە بڕواتە دەرەوە. بۆیە ئەگەر ئەو کەماویە زۆر مەشهود بێت یانێ زۆر لە بەرچاوە بێت، ئەگەر زۆرتریش بێتە خوارەوە ئەو کەسە توانێت تووشی سەرگێژە بێت، سەرێشە بێت، جیا لەو حاڵەتگەرەی کە تەحەوە ئستفراق و ئەمانیشە ئەتوانێت خۆی نیشان بکات. لە هەر حاڵە باشتر ئەوەیە کە لە دەرمان کاتێکە توول دەرمانە لەگەڵ ئامۆکسیسیلینە مەحدودیەتی بێت بۆ خواردنەوەی ئەلکول، بۆ ئەوەی کە ئەو عوارض جانبیە ئەگەر بیبێت بیتێژتە خوارەوە، یا ئەوەی کە پرۆسەکەی دەرمانەکە دووبارە احتیاجی بەوە نەبێت کە ئەو کەسە بێژێ هێشتا چاکەوە نەبوومەوە یا هەست بەوەکە هێشتا عفونەتەکە لە لەشی هەیە، بۆیە ئەو پرۆسە دیسانەوە دووبار بێتەوە. بۆ ئامۆکسیسیلین ئەگەر ئاشنایەکی مختصرمان بێ، هەرچەند لە یەک ئەوڵی بەرنامەکەی ژەوتم کە لە خانوادەی پنیسیلینەکانە تقریبەن چەند زیاتر لە 50 ساڵ تەمەنی هەیە هاتووەتە ناو دەسەی دەرمانەکان، ئەسەراتێکیشی کە هەیەی هەم لەسەر گرم مثبت لەسەر گرم منفی ئەتوانێت تەسیراتی خۆی دابنێت. معموڵەن سازمان غەزایی وێداشتیش تاییدی کردووە ئامۆکسیسیلین دارویکی خۆراکیە، یعنی ئەخورێت لە ڕێگەی خواردنەوە، معموڵەن بۆ گەورە ساڵان و مناڵان 2 ساڵ بەرەو ژوورە. بەڵام بۆ مناڵێک کە 4 مانگ بەرەو ژوور 3 مانگ بەرەو ژوور بێت یا لە 40 کیلو کێشی سەرۆتر بێت، ئەوە دۆزەکەی حتممە ئەبێت پزیشک دیاریکە، یعنی بۆ 3 مانگ بەرەو ژوور وت ئەوەی کە کێش لە خواروی 40 کیلوەوە بێت، ئەوە حتممە ئەبێت دکتۆر دیاری بکات. معموڵەن بۆ چ عفونەتگەرێک ئیستفادا کردێ وتمان کە ئانتیبیوتیکە بۆ
باکتری عفونەتەکانی قڕگ و لوت و گوێ یا گوش و هەڵقوبینی، عفونەت دەستگای تەنەفۆس یا هەناسە بە تایبەت بەشە خواروەکە یانێ سیەکان ئەگەر تووشی عفونەت بێت، ئامۆکسیسیلین یەکێک لەو ئانتیبیۆتیک گەرەسە کە ئانتیبیۆتیک چاکە تەسیرێکی باشی هەیە لەسەر دەرمانی ئەو بەشە عفونەتگەر. دەستگای میز و میزەڕۆ یا UTI ئەگەر هەر بەشێک لە دەستگای میز و میزەڕۆ یا ئەو دەستگای ئیدراریە تووشی عفونەتی باکتریایی بێت، ئامۆکسیسیلین یەکێک لەو دەرمانگەرەسە بۆ عفونەتگەرێکیش لەسەر پێسەکە دروستە بێت، ئامۆکسیسیلین یەکێک لە کاندیدەکانە. معموڵەن بۆ نەت بەتەنیا لەگەڵ دەرمانگەرێکی ترە بۆ کەسانێک کە ناڕەحەتی معدەیان هەیە یا ئەو زەخم معدەیانە هەیە کە ناشی لە باکتریگە بەناو هیلیکۆباکتر، بۆ ئەوانیشە تەجویزە کردێت. یانێ ئامۆکسیسیلین بەتەنیا نە، ئامۆکسیسیلین لەگەڵ دەرمانگەرێکی تر بۆ زەخم معدەی کە ناشی لە هیلیکۆباکتر بێت تەجویزە کردێت. لە جەڕاحیە لە پرۆسەی جەڕاحیە چە پێش جەڕاحی چە دوای جەڕاحی یەکێک لەو ئانتیبیۆتیک گەرەسە کە تەجویزە کردێت. و یەکێک لەو بەشکەریشە کە کاربردێکی زۆری هەیە شارەمان پێکرد بەشی دەندان پزیشکیە. ئەگەر بارهۆی دان تووشی عفونەت بێت، کیس بێت، ئانتیبیۆتیکی ئامۆکسیسیلین ئینتخابی ئەوڵە بۆ دەندان پزیشکە ئیستفادەی لێکات. شکڵەکانی چۆنە؟ شکڵەکانی معموڵەن کەپسولە کە زۆرتر حاڵەتی کەپسولە لە ناو بازاڕە هەیە، بە شکڵ قورس هەیە کە ئەجاوگێت، هەر بە شکڵ قورس معموڵی هەیە کە بە ئاو ئەخورگێت. ئەو گیراوە یا ئەو سوسپانسیۆنی پێڵن یا ئەو شەربەتە کە حاڵەتی پودرە دواتر ئاوی پێ ئێزافاکە ئەوەتە ئاوێکی جۆشیە کە سەردەبووەتەوە ئیزافی پێکردگێت وەکو سوسپانسیۆنی پێڵێن، ئەوە استفادا کردێت کە زۆرتر بۆ مناڵانە. بەڵام ئێمە شارەمان کرد کە ئەلکول و ئامۆکسیسیلین ئایا لەسەر ئانتیبیۆتیکەکان ترە بە پێچەوانی ئامۆکسیسیلین کە شاید عوارزێکی وای نەوێ خواردنەوەی ئەلکول لەگەڵیانە، بەڵام چەندەسەی تر لە ئانتیبیۆتیکەکان هەن کە حتممەە ئێمە ئەبێ ئەوانە لە بەرچاو بگرین کە ئەلکولیان لەگەڵا نەخورگی یا ئەو دۆڕی کە هەیە مەصرف نەکردێت. سایکلۆسیرینە یەک دانە ئانتیبیۆتیکە کە معموڵەن بۆ سل یا بۆ عفونەتگەر مەجرای ئیداری یا ئەو دەستگای میز و میزەڕۆ استفادا کردێت. حتممەە ئەم کاتێک کەسێ ئەم دەرمانە استفاداکات بە هیچ شێوەیەک ناوێ ئەلکول بخوات. من جارێکی تر ناو ئانتیبیۆتیکەکە ئەوەم کە سایکلۆسیرینە بۆ دەرمانی سل و عفونەتگەر ئیدراریە، چۆن هەردووکی بەیەکەوە یانێ ئەم ئانتیبیۆتیکە کە سایکلۆسیرین و ئەلکول ئەوێتە توش تەشەنج گەشکە، ئەو کەسە حاڵەتی تەشەنج و گەشکەی لێدات، پس یەکێک لەو ئانتیبیۆتیک گەرەسە کە نابێت ئەسڵ ئەلکولی لەگەڵا مەصرف کردێت. ئەریترۆمایسین بەهۆی ئەوەی کە لە بازی شوێنە ئەوە استفادەی نییە یا کارایی هەیە یا کەمە بووەتەوە، بەڵام یەکێک لە ئانتیبیۆتیکانەسە کە هێشتا هەیە لە تواو دنیا استفادا کردێت، بە تایبەت لە ئەو عفونەتگەرە لە قڕگە لە گوێ خۆی نیشانەدات. ئەوە ئەتوانێت معموڵەن ئەتوانێت هەم ئەسەر بەخشی ئەگەر کەسێک ئەریترۆمایسین مەصرف کات ئەلکولیش بنووشێت، ئەوە ئەتوانێت هەم ئەسەر بەخشیەکەی بێرتە خوارەوە، هەم ئەوەی کە احتماڵی هەیە ئاسیبی جگەر یا مشکڵاتێکی بۆ معدەیان هەم بۆ معدە هەم بۆ کەبد یا جگەری ئەتوانێت مشکڵاتێک دروست کات. داکسی سایکلین معموڵەن ئەمیش ئانتیبیۆتیکێکە لە دەندان پزیشکیە یا لە بازێ لە بەشکەر جەڕاحەکان ئەینووسن کە استفادا کردێت. معموڵان ئەگەر بە داکسی سایکلینیش ئەلکول مەصرف کردێت خونسایە کاتەوە بۆیەوە ئەوە توانێت کاشی ئادات ئەسەر پەزیریەکەی ئەوە بێت دەورەکە دووبارە بە داکسی سایکلین بڕاتە سەرەوە. سفالۆسپرینەکانە کە ئەمانە خانەوادەیکەن ئەتوانم بڵێم 30 ساڵ کەمتر هەرو دەورە هاتوونەتە ناو دەستەی ئانتیبیۆتیکەکانە، تقریبان جەدیدترین دەستەکانن، زۆرن
سفالوسپورینەکان یا ئەم بنەماڵیانە سفالکسینە، سفازۆلینە، سیفیکسیمە، سفتریاکسۆنە. معموڵەن ئەمانە تەزریقین، خواردنیشیان هەیە، بەڵام زۆرتر لە بەشکەر بیمارستانە خۆی دیارە کەسێک لە بیمارستانە بێت و لە تحت دەرمانە بێت بەو ئانتیبیۆتیکە سفالوسپورینگەرە کە هەرکام لەمانە ئەتوانێت بێت ناتوانێت. بەڵام ئەمانیش ئەتوانن ئەگەر کەسێک بۆ نمونە ئەگەر نووسیان بووی لە ماڵە بەفەرز خواردن خۆراکیەکەی ئستفادە ئەگەر هاوکات وا پێشات کە ئەلکول مەصرفە، ئەمە ناتوانێت سەرێشە فشار خوێن بێرێتە خوارەوە لێدانی دڵ تونکاتەوە، یانێ دڵۆقتە کە ئەواتە سەرەوە. هەروەها ئەتوانێت حاڵەتی ڕشانەوە و هێڵنج لێدان و دڵتێکەڵ بوون لەو کەسە خۆی نیشان بدات. ئامۆکسیسیلین بینە سەر ئەوەی کە ئایا تەداخل دارویی لەگەڵ دەرمانگەر تری چۆنە، یعنی ئەتوانێت تەداخل دارویی ئەلکول بنینە لاو لەگەڵ دەرمانگەرترە. معموڵەن ئەتوانێت لەگەڵ چەندانە دەرمان ترەکەوانش ئانتیبیۆتیکن وتیان ئەگەر استفادە بکرێت ئەتوانێت ئەسەرەکەی خۆی بێتە خوارە، یعنی ئەسەر ئامۆکسیسیلینەکە بێتە خوارەوە. پرۆبێنەسیت یا دەرمانێکە کە دەرمان زدە نەقرسە، نەقرسیش نەخۆشیگە کە ئەگەر ئورەی خوێن بڕواتە سەرەوە معموڵەن دانێت لە مەفسەڵەکان وەرەم و پەنم ئەو هەڵاوسانە ڕوو ئەدات کە ئەو نەخۆشیە ئەگەر کەسێکە پرۆبێنسیدیان بۆی نووسیوە کە دارویەکی دژە نەقرسە، معموڵەن کەسێ ئامۆکسیسیلینیش مەصرف کات، ئەمە پێچەوانەی ئەو حاڵەتەکانتر غلزەت ئامۆکسیسیلینەکە ئەڕواتە سەرەوە، یانێ ئەو ئامۆکسیسیلینە غلزەتی لە خوێنە ئەڕواتە سەرەوە، ماندگاری لە لەشە زۆرترە بێت، بۆیە ئەتوانێت حاڵەتگەرێک وەک چۆنتر زۆر ئەمێنێتەوە زگچوون و ئیسهاڵ، ڕشانەوە، هەتا ئەگەر ئەتوانێت ئاسیبیش بکەینێ بە کەبد و مەعیدەش. ئانتیکواگوڵانتەکان یا ئەو دەرمانگەرەکە بۆ خۆراکینەوانیش معموڵەن بە شێوەی قورسن بۆ ئەوەسە کە خوێن لەختە نەبەست کرد، ئەڵێن کە ئامۆکسیسیلینیش نابێت لەگەڵ ئەوانە مەصرف کردێت لەو دەورە. چۆن ئەو دەرمانگەرە معموڵەن ئانتیکواگوڵانتەکان، منزورم ئەو دەرمانگەرەکە بە دژە لەختەن، یانێ ناڵن خوێن بگرسێت، خوێن غەلیزەوە بێتەوە، معموڵەن ئەوانە مادام العمرە و کەسانە مەصرفیەکەن. بۆیە ئەگەر کەسێک ئامۆکسیسیلینی بۆی بنووسن احتماڵی هەست ئەو کەویە ئەو خوێن ڕێزیە خەتەرەکەی زۆرترەوە بێت، چۆن ئەمانە خوێنیان ڕقیقە، ئەگەر شوێنێکیان ببڕگێت خوێنەکە بە سەختی ئەگرسێتەوە. معموڵەن لەم حاڵەتەی تر دوکتەر لە ئانتیبیۆتیکێکی تر ئستفادەکە، دیارە دەرمانگەر تریش هەیە وەکو ئالۆپرینۆڵ کە ئەویش دەرمانێکی دژە نەقرسە کە شارێکی کورتم کرد کە نەقرس چییە، ئورەی خوێن ئەڕواتە سەرەوە، ئەو ئازارە کە لە جۆنگەی کە ئەتوانێت خۆی نیشاندا یا لە چەند جۆنگە بە هەڵاوسان بێت، ئەوەی لەگەڵ ئەویش ناتوانن. یەکێک لەو مواردە کە ئەبێت لە نەزەری بگرین بۆ خانمانێکە قرس زدەبارداری یا ئەوەی کە حەبی منعی پێڵێن مەصرفەکەن، ئەگەر ئامۆکسیسیلین مەصرفکەن ئەوە ئەتوانێت ئەو قدرت هینەکە بێژتە خوارەوە، قدرت ئەو قرسە زدەبارداریە بێژتە خوارەوە، تووشی بارداری ناخواستە بکرێت. هەروەوتم کە ئەوانە کەسێک کە بۆ نمونە خانمێک کە ڕوا بۆ لای دکتۆرەوە بە شەرحاڵێکە ئەیدا بە دکتۆرەکە ئەتوانێت ئەمانە باسکە کە بۆ نمونە لە قورسی زدەبارداری استفادەکە کە ئەو ئامۆکسیسیلینی بۆ تەجویز نەکات، دەرمانێکی تری بۆ تەجویز کات. ئانتیبیۆتیکەرێکی تریشمان هەیە وە کلۆرامفینیکۆل، تترایسایکلینەکان کە ئەمە ئەگەر ئامۆکسیسیلینیش لەگەڵ ئەوانە بێت لەم جارە هێزی ئامۆکسیسیلینەکە ئەشکێتەوە، یانێ بێ ئەسەرە بێت. کارێکی تریش کە ئەتوانێت ئامۆکسیسیلین بیکە یەک نەتیجەی کاذبە، یانێ قەنی خوێن ببورن، قەن لە میزە ئەواتە سەرەوە موسبەت نیشانی ئەدات، کە ئەوە یەکێک لە نەتایجێکە کە شتێکی وانە، یانە کەسە تووشی نەخۆشی قەن نەبووە، بەڵکو ئەوە ئامۆکسیسیلینەکەس کە وەکو نەتیجەیەکی کاذب ئەو خوێنە ببورن، ئەو قەنە لە میزە موسبەت نیشانەدا، یانە حاڵەتەکەی ها لە زۆرە. ئەگەر کورتی بکەینەوە یا خولاسەی کە ئەم بابەتەکە وتویانە چونکە ئامۆکسیسیلین یەکێک لەو دەرمانگەرەسە کە زۆر مەصرفەکردی، زۆر ئەینووسرێت، زۆر
دکتۆرەکان یەکێک لەو ئەتاین بڵین یەک دانە لەو ئانتیبیۆتیک گەرەسە کە کەمترین عارزەی هەیە بۆ نمونە کەسێک پنیسیلینێکی بۆ بنووسن تەزریقەکەن احتماڵی حساسیت بدات بڕواتە ناو شۆک حتا تا ئاپنە و خەفەگی و تا مردنیش بیبات بەڵام ئامۆکسیسیلین تقریبا یەکێک لەو ئانتیبیۆتیک گەرەسە کە ئەو خەتەراتیە نییە بۆیە دەست و دڵبازانەیش استفادەی لەکەن بەتایبەت لە ئێرانیشە کە ئەزانن کە زۆریش هەیەیانێ لە هەر شوێنەکە بڕی حتمما ئامۆکسیسیلین هەیە. خلاصەکەی ئەوەسە بە پێچەوانێ بازە لەو ئانتیبیۆتیکەکان تر وەک ئریترۆمایسین ئامۆکسیسیلین لە تەرکیب دەکەلکولە باعث ئاسیبگەرێکی جددی وەکو ئەوەی کە بازی ئەریترۆمایسین ئەیدا یا بازی لە دەرمانگەتر نایات یانێ ئەسەرێکی وایان نییە ئەتوانین بڵێن بەڵام ئەتوانێت هەم جەزب ئامۆکسیسیلینەکە کەمەوە کاتەوە هەم ئەسەراتی بخاتە تاخیرەوە هەم بە چاکبوونەوەی ئەو کەسیشە کە ئانتیبیۆتیکی ئامۆکسیسیلین مەصرفەکات ئەوە بخاتە دواوە. بینەرانی خۆشەویست هاتینە کۆتایی ئەم مەقالە بە کۆتای هاتنی مەقالەکەش بەرنامەی ئێمە دوایی تێت هەروەکە ئیشارەم کرد هەر ئەم مەقالە یەکێک لە مەجەللەگەر معتەبەری دنیا نووسی بووی دیارە پرسیار حتمەنە زۆرە لەسەر ئامۆکسیسیلینیش نووسرا بوو ئامۆکسیسیلین و ئەلکول ئایا بۆ تەندروستیان باشە چه حاڵەت یا عوارزێکی ئەتوانێت بە دوایە بێت بۆیە ئامۆکسیسیلین یەکێک لەو دەرمانانەکە وتمان و بە چاو باقی ئانتیبیۆتیکەکانە عوارزی کەمترە زۆریش مەصرفەکرگێت و زۆریش نوسخە ئەکرگێت. هیوادارم کە بەرنامەی ئەم جارێشمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بوێت تا پێگەیشتنەوەمان لە بەرنامەی داهاتوو ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتی بۆ هەموو لایەکتان لەلایەن خۆم و باقی هاوکارانم ئاواتمانە.